لەسەر ئەم پارچە خاکە جۆن براون گیانی لەدەستداوە. ئەو پیاوەی ڕێبەرایەتی گروپێکی دەکرد لە ساڵی 1859دا بۆ دەستگرتن بەسەر جبەخانەیەکی لەشکری لە هارپەرز فێری لە ویلایەتی وێست ڤەرجینیا. جان براون ئەمریکێکی زۆر بێزرا و ئێجگار تووڕە بوو. لەو باوەڕەدا بوو تەنها ڕێگە چارەسەر بۆ نەهێشتنی کۆیلایەتی لە وڵاتەدا بە بەکارهێنانی هێز بوو بۆ لە کارخستنی دەستگاکانی حکوومەت و لە ناوبردنیان لە ڕێی شەڕەوە. براون و پیاوەکانی نەخشەیاندانا بۆ دزینی 100,000 تفەنگی جبەخانەکە، دابەشکردنی بەسەر هەزارەها کۆی لە ڕەشپێستەکان و سپێپێستەکانی هاوکاریان لە هەوڵێکدا بۆ لە کارخستنی حکوومەت لەو دەمەی کۆیلایەتی قانونی بوو لە چەند بەشێکی ئەمریکادا. دێنیس فرای مێژووناس لە پارکی مێژووی نیشتیمانی هارپەرز فێری دەڵێت جان براون خوازیار بوو لەشکرەکەی سەرپەرشتی کۆچکردنی بەلاشاوی کۆیلەکان بکات لە کێڵگەکانی باشوورەوە. بەشی تری نەخشەکەی دابینکردنی پاراستنێکی چەکدار بوو بۆیان لەو دەمەوە بەرەو باکوور بەرە دەکەوتن، بەرەو ئەو زەویەی بەڵێنیان پێدابوون، بەرەو خاچی ئازادی لە باکووری هێڵی میسن دیکسن کە ئیتر لەوێ ئازاد دەبوون. تەنها 36 کاتژمێر دوای ئەوەی جۆن براون دەستی بەسەر جبەخانەکەی ئەم شوێنەداگرت لە هارپەرز فێری لەلایەن مارینزەکانی لەشکریەوە ئابلوقەدرا و بە دوایدا بە زوندویی دەستگیر کرا. بەرەو دەرەوەی باڵەخانەکە ڕاپێچکرا بۆ شوێنێک نزیک چارلستن و لەوێ دادگای کرا بە تۆمەتی کوشتن و بە تۆمەتی خیانەت. تەنها 6 هەفتە بە دوای دەستگیرکردنی لە 2 مانگی 12 ساڵی 1959 زاینیدا لە سێدارە درا. مشتومڕەکانی سەبارەت بەو پیاوە دوای 158 ساڵ لە مردنی هێشتا لە ئارادان. هێندێک لەو باوەڕدان کەسێکی بە زەبر و زەنگ بوو، تەنانەت وشەی تێرۆریستی بۆ بەکاردەهێنن، بە پێچەوانەوە هێندێکی تر دەڵێن نەخێر ئەوە شەڕکرێکی ئازادی بوو، شەهید و قارەمانە. فرێدریک دۆگلاس کە پێشتر بەخۆی کۆیلە بووە و هاوڕێی جۆن براون بوو، بەڵام بەشداری لەگەڵ نەکرد لە هێرشەکەیدا، پێی وابوو هەڵوێستەکەی سەرکەوتوو بوو. داگلاس بە ئاشکرا دەیگوت جان براون شەڕی ناوخۆی دەست پێ کرد. براون بەرپرسیار بوو لەسەر هەڵدانی شەڕێک کە کۆتایی بە گەورەترین پەڵە لە مێژووی ئەمریکا هێنا، ئەویش بە کۆیلەکردنی ئادەمیزادەکان.